هەر سەبارەت بە پرسی هەڵبژاردن من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز حەسەن ئەحمەد مستەفا پسپۆری پەیوەندی نێودەوڵەتیەکان لە ستودیۆ لەگەڵمان دەبێت. کاک حەسەن بەخێر بێت. زۆر سپاس سەلامەت بی. لەگەڕ یەکەمیش تۆ میوانی من بووی ئەین لە گەشتی هەوڵەکانی کاتژمێر 12 وتت ئەگەر بچێتە گەڕی دووەم ئەردۆغان سەرەکەوێت. ئێستا شەمان باوەڕت هەیە؟ گەڕی دووەم دەستی پێکرد لە ڕووی تەکنیکی هەڵبژاردنەوە زۆر ئاسانترە، وەکو ئەو ڕۆژنامە نووسەش پرسیاری لە یەکێک لە کاندیدەکان کرد لەبەرەوەی تەنها یەک پسوولە هەیە ناوی بەربژێر ڕەجەب تەیب ئەردۆغان و هەروەها کەمال کلیزاروغلو لەسەرە، وەکو پێشوو نییە ناوەکان ئیتر بە دوو قۆناغ و بە دوو پسوولە و دوو دەنگدان، یەکیان بۆ ئەنجومەنی نیشتیمانی تورکیا یەکێکیشیان بۆ سەرۆک کۆمار بێ، ئەم جارە تەنها بۆ سەرۆک کۆمارە، واتە لە ڕووی تەکنیکی هەڵبژاردنەکە ئاسانترە، بەڵام لە ڕووی ئیحساس و هەروەها میزاجەوە زۆر تونترە و دوو جۆر لە جەماوەریش دەبینین. جەماوەری پارتی داد و گەشە پێدان لەبەر ئەوەی لە ڕووی بیر و باوەڕەوە بە قووەتر و تەنزیمیترن جددیتر زاری یەکەم چوونە سەر سندوقی دەنگدان. جەماوەری کەمال کلیزاروغلو بەشی زۆریان نەچوو بوون لەبەر یەک هۆکار کە دەتوانین بە سادەیی ئاوا باسی بکەین، ئەویش ئەوە بوو کە کارنەڤاڵێکی دژە ئەردۆغانی هەبوو، ئیتر بە زیاد لەوانەیە لە ملیۆن 2 ملیۆن پێیان وابوو بێ ئیتر بچن نەچن، تازە ئەوان ئۆپۆزیسیۆن هەر سەر کەوتووە پێیان وابوو، بۆیە ئیهمالیان کرد، تەنانەت ڕێژەی بەشداریان ئەمجارە زیاتر دەبێ و لە هەڵبژاردننی دەرەوەی وڵاتیش زیاتر بوو، بۆیە کەمال کلیزاروغلو ئەمجارە خۆی نێزیکی برنەوە ئەکا، بەڵام وەکو پێشتریش وتم بەردەوام خولی دووەم خولی دەسەڵاتە. لەبەر چ خولی دەسەڵاتە؟ لەبەر نێ لەبەرەوەی تەزویراتیان من ناوێکی تری لێ بنیم، لەبەر ئەوەی لە خولی یەکەمدا ئەوان تەشخیسی کەم و کورتیەکان، تەشخیسی لیجانە دابەشبووەکان، هاندانی هاوڵاتیان گواستنەوەیان دەکەن. 8 ملیۆن هاوڵاتی نەیتوانیوە دەنگ بداوە، دەنگی نەداوە، هەردووک لایەن هەردووک بەرەی ئۆپۆزیسیۆن و بەرەی دەسەڵات دەیانەوێ بیان بن بۆ دەنگدان. دەڵێ ئەردۆغان سەرەکەوێت؟ من پێم وایە سەرکەوتۆ بە ڕێژەیەکی زۆر نابەڵام سەرکەوتن بەدەست دێنێ و دەسەڵاتەکەی کۆنکرێتی تر دەکات. ئەوەی باوڵێن سینان ئۆغان دەنگی ئەو بۆ چێت چون کاردووشیان دابەش بوون یان دەنگی تریان بۆ دێت. سینان ئۆغان دەنگی پارتەکەی بۆ چۆتە لای ئەردۆغان، پارتەکەشی چۆتە لای دقیق وایە دەستخۆش بێگومان سینان ئۆغان دەنگی ئەوانەی بەدەستێنا کە لە هەردوو لایەن بێزارن، دەنا هەر یەکەم جار خەڵک دەنگی بەو نەدەدا دەنگەکەی خەسارکە بە کاندیدی دڵخوازی خۆی یا پێویستی خۆی دەدا، و هەتا کەسانێک دەنگ بە سینان ئۆغان دەدەن لە غیابی محەممەد ئینجە کە چارەیان نیە لە هەردووچیان بێزارن، بۆیە دەنگەکانی سینان ئۆغان زۆر جێی بڕوان نین، بەڵام من پێم وایە بۆ هەردوو لایەن دەچن بە قەبارەی زیاتر لەوانەیە بۆ کەمال کلیزاروغلو بچن، بەڵام بەو مانایە نییە کە هێشتا بە ئەردۆغان دەکا، چونکە ئەردۆغان لە جاری یەکەمدا تەنها نیو پۆینتی ماوە سەر بکەوێت، 49 پۆینت ینی پۆینتێک و شتێکی مابوو پۆینتێک ئاوا سەر بکەوێت. کەمال کلیزاروغلو نێزیکی 6 پۆینتی دەویست. لە باکووری کوردستان هاوکارانم باسییان دەکرد ڕێژەی بەشداریکردن لە دەنگدان کەمە، کاریگەری لەسەر دەنگەکانی کلیزاروغلوە بێت؟ کاریگەری لەسەر دەنگەکانی ئەردۆغان نابێت لەبەر ئەوەی لەوێ، بەڵام کاریگەری لەسەر کلیزاروغلو دەبێ، هەرچەندە من پێم وایە بەشداری لە باکووری کوردستانیش زیاتر دەبێت، چونکە مەسجێک گەیشتۆتە هاوڵاتیانی باکووری کوردستان کە ئەگەر ئەمجارە ئەردۆغان دەربچێ گوایە دۆخی تورکیا و هەروەها ئازادیەکان و بوونی حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بە زەحمەت دەکەوێت. ئەمە زۆرێک لە ڕاستی تێدایە، بەڵام ئەو ڕاستیشی تێدایە کە ئەمجارە ئەردۆغان دەرچێ هەنگاوی هەرە سەرەکی گۆڕینی تەواوەتی دەستوری تورکیایە کە لەم گۆڕینەدا تەسەور دەکەم ئەردۆغان وەڵامێک بە کوردی باکووری کوردستانیش بداتەوە، ناڵێم وەڵامێکی بەپێی پێویستە، بەڵام چەند مادەیەک لە بەرژەوەندی کوردەکان دەگۆڕێت. لەوانەی خەڵکانێک کە گویان لەم قسەیە دەبێت پێیان وابێ ئەمە زۆر بەجێ نییە لە کاتێکدا تاکڕەوی 10 ساڵی دوایی ئەردۆغان و ئۆپەراسیۆنەکان و ئەو توندیەی بەرامبەر بە کورد هەی بووە دەبینین، بەڵام من پێم وایە بۆ جێگیری دەسەڵاتەکەی لە کاتی گۆڕینی دەستوردا دەرفەتێک بە کورد دەدات. خۆک لایەکردنەوەی هەدەپا بۆ لای کلیزاروغلو بڕیارێکی دروست بوو؟ دەتوانم بڵێم بڕیارێکی هیچگار هەڵە بوو، هەڵەکەی لە دوو لاوە، یەکێکیان لەبەر ئەوەی کە شێوازی ڕاگەیانەکە شێوازێکی هەڵە بوو بۆ وروژاندنی ناسیۆنالیزمی تورک و وای کرد کە لە حیزبی کەمال کلیزاروغلو یا لە بەرەکەی یا لە ئۆپۆزیسیۆنەکەی دوور بکەون، دەتوانرا بە شێوەیەکی تر هاو سۆزی نیشاندن. لەلایەکی تر هەڵە بوو لەبەر ئەوەی خودی
مەدانی خۆیان ئەو شوێنەی کە ئەوان بەردێکن تێیدا بە سەنگن دایان بە کەمال خلیزارۆغڵو بۆ نمونە لە دێرسیم کە حیزبەکەی کەمال خلیزارۆغڵو قەتڵ و عامی کردو و سەید ڕەزای سەردەمی کەمال ئەتاتورکە بەڵام لە دێرسیم دەنگی کەمال خلیزارۆغڵو پێشدەنگی هەمویان دەکەوێت لە دیار بکرد بە هەمان شێوە ئەمە وای کردووە کە دەتوانین بڵێن کە کوردەکان دەرفەتی گەوریان لە دەستدا ئیتر خۆ دەنگەکانی لە پەرلەمانیشان هێناون لە مودووە کەس ئیشی پێیان نیە تا هەڵبژارنێکی تر بە هۆکارێکی زۆر ڕوون لەبەر ئەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان پێشتر ئەو پەرلەمانی بردوتەوە و 50 زائیتێکەکەی لە پەرلەمان هەیە بە دەنگەکانی هاوپەیمانەکانیەوە زیاتری 320 یعنی 90 کورسیشی 20 کورسیشی زیادە کەواتە ئەمە دەتوانین بڵێن کە ئەگەر کەمال خلیزارۆغڵوش بوو بە سەرۆگڕۆڵێکی نەدەبوو چونکە سەرڕای سیستەمەکە سیستەمێکی سەرۆکایەتە لە مێژووی تورکیادا پەرلەمان ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ دەرخستن و یەکلاکردنەوەی یاسا بۆ مافەکانی کورد کامیان باشتر دەبێت چونکە ئەگەر باس لە کەمال کلیژدارۆغڵو بکەین هاوپەیمانەتێکی ئەو کە پارتی زافەر پشتگیری خۆی بۆ کلیژدارۆغڵو و ڕاگەیان ڕێککەوتنێکیان واژۆ کرد بە هیچ جۆرێک لەو ڕێککەوتنە باسی کورد نەکراوە ئەبێ پێشەوە پابەند بێت پێتان وایە هاوپەیمانەتی میلەت بۆ کورد باشە بێت لە تورکیا دەتوانم بڵێم کوردەکان لە زاویەی زۆر ئەمنیەوە تەماشا ئەو هەڵبژاردنیان کرد لەک لە زاویەی ئەوەی کە مافی سیاسی و بۆ چێ باش دەبێت و خراپ دەبێت چۆن لە زاویەی ئەمنیەوە تەماشایان کرد پێیان وابوو هێزێکەیە پیاوێکەیە لە دەهەی دووەمی دەسەڵاتیدا کە ناوی ڕەجەب تەیب ئەردۆغانە چەقۆی بە قوربانیکردنی گەیاندۆتە سەر قورگی هەمویان حقیقەتیشە پێیان وابوو ئەگەر ئەم پیاوە بوەستێنن ئارامیەکی زۆر وڵاتەکەدا دەپۆشێ و دەرفەتی کاری سیاسیان دەبێت لەم دیدە ئەمنیەوە کەواتە ئەمە زۆرێک لە ڕیسکە ئەمە وین نییە ئەمە برنەوە و دۆڕاندنە ناکرێت تۆ بۆ یاریەکی ئاماک گەورە کە مەسیری میلەتانی پێوە گرێدراوە تۆ بیت یاریەکی بەم شێوە بکەیت ئەگەر لەم یاریە تۆ سەر نەکەوتی ئەدۆڕیت دەکرا یاریەکی تر هەڵبژێرن کە مەجای زۆرشتی تێدا بێ بۆیە من پێم وایە ئەسڵەن کەمالیستەکان بەرەیەکی ڕوونیان نیە و هێزێکی بەدەسەڵاتیش نیە چونکە ئەگەر کەمال خلیزارۆغڵوش ببێتە بووبایە بە سەرۆک لە هەمان کاتدا هیچ دەسەڵاتێکی ئەوەی نەبوو شتێک بۆ کورد بڕیاردە بەڵێ زۆر سپاس بۆ بەرز حەسەن مستەفا پسپۆر لە پەیوەندیە نێودوڵەتیەکان کە لەگەڵمان بووی پرس کۆنفرانسەکەی چەندە گفتوگویەکی زۆرمان نەکرد سپاس کە لەگەڵمان بووی